دوای شەڕ و ئاڵۆزیەکانی مانگی ڕابردووی قەزای خوورماتووی نێوان کورد و تورکمانی شیعە لە ئێستادا بارودۆخی قەزاکە ئاسایی بووتەوە، بەڵام ئەو دوونەتەوە بازاڕیان لە یەکتری جیا کردووەتەوە و هەر یەکە و لە گەڕەکەکانی خۆی بازاڕێکی بۆ خۆی دروست کردووە و بازاڕی گەورەیان چۆڵ کردووە. دانیشتوانی خوورماتوش ئەو دابەشبوونەی لە قەزاکەیان دروست بووە بە دۆخی فەڵەستین و ئیسرائیل دەشوبهێنن. ئێستا کە عێراق وەکو فڵەستین و ئیسرائیل هاتووە عێراقە، ئەوان بەلایەکە و کورد بەلایەکە. بەتەئکید بە کورد بە ئەسانی ناتوێنم بچێتە ناو بازاڕ وەکو جاران. لە ئێستادا تورکمانە شیعەکانی خوورماتوو بازاڕی خۆیان و کوردیش بازاڕی خۆی هەیە و هیچ لایەکیان ناوێرن هاتوچۆی بازاڕی ئەوی تریان بکەن. ئێمە جاران وەک براوا بێ ئیساکە ناوخۆشی کردێ بین تورکمان و کورد، بەس ئێمە حەساوکە هاوسین. ئێمە غەڵەتە بۆ ئێمە منەی مشکلەکەن ئەوان منەی مشکلەکەن و خەسار هەردوو لامانە. عەرەبە سوننەکانی خوورماتوو کە تاکە نەتەوەی بێهێزی چەکدارن لە ئێستادا لە خراپترین دۆخدان و باس لەوە دەکەن لە ترسی کوشتن و ڕفاندن ناوێرن دەرودەشت بکەن. هناك ما اقدر اروح يقتلونا، جوز يودونا ياخذون فلوس منا، يخطفونا ياخذون فلوس. هناك بالشارع العام ما يخلون نعبر، مفرز مال امرلي يعني يريدون فلوس، اذا يلزمونا ياخذون فلوس 5 دفاتر اكثر. هسه مسجونين، هسه ما يقدر يطلعون فلوس ما عندهم. دەنگی ئەمریکا پەیوەندی بە بەرپرسانی خوورماتووەوە کرد و ڕایان گەیاند لە هەوڵەکانیان بەردەوامن بۆ هێورکردنەوەی بارودۆخەکە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.